بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی بەڕێزی خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرین لە دیدارێک تایبەت بە ئێوە بەڕێز شاد دەبینەوە بۆ ئەم جارە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان ئیمام قولیمان کردووە قورئان خوێنی وڵاتی ئێران خۆشحاڵ و شادومانین کە داوەتەکەی ئێمەی ڕەت نەکردەوە ومێد دەکەین ئەو کاتانەی کە بەیەکەوەین کاتێکی خۆش بەسەر بین و ئێوەی بەڕێز خۆشەویست لە دەنگە بە سۆزەکەی بەهرەمەند بن مامۆستا جان خۆشحاڵ بووین بە دیداری جەنابتان. بسم الله الرحمن الرحيم اللهم صل على سيدنا محمد الوصف والوحي والرسالة والحكمة وعلى آله وصحبه وسلم تسليما رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي منيش عرزي سلام وأدب ورز وحرمة هزل خدمتي ايوه وتواي بينران وبيسراني ام برنامج برز وجوانتانا خدمتنا زۆر سپاس مامۆستا جان. مامۆستا جان سەرەتا دەمانەوێت لە زمانی جەنابتانەوە خۆتان بناسێن بە بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیان. من عەبدوڕەحمانی ئیمام قولیم متەوەلدی 22/1969 لە گوند و ئاوایی قوڵیان سەر بە ناوچەی سنە بە ماوەی 21 یا إلى 2 ساڵە خەریکی بەرنامە و کار و حرفەی قورئانیم کە شکر بۆ ئەو خوالەتەی ئەم چەند ساڵە الحەمدولله توانیمە موسمەرە سەمەرەوە فعالیەتێکی و چالاکێکی باشم بێ لە زەمینە و لە بواری قورئانیدا. خوای گەورە سەرکەوتوو موفەق بکەین ئینشاءالله. مامۆستا جان سەرەتا خوێندنی قوتابخانەتان کەی دەست پێ کرد و چۆن دەستان پێ کرد تاوەکو قۆناغەکانی خوێندن هەتاوەکو چێ ڕۆیشتون؟ وڵی من هەر سەرەتای خوێندنەکەمان هەر لە ئاوایی خۆمان بوو هەتاکو ئبتدایی و دەورانی ڕاهنمایی و متەوەسطە و لەوە دووە یەواش یەواش هاتینە ناو شار و لەوێ شڕۆمان کرد بە خوێندنی دانشگا کە ئێستا لیسانسی مدیریەتی بازرگانیم مدرسی دانشگاوە معلمی مدرسەم هەروەها تدریسی بواری قورئانیشم دەست پێ کردووە لە چەند ماوەی کە شکر بۆخوا زۆر ئەستڵاح تەئسیری بووە لە تواوی بواری زندگیمان. بەڵێ مامۆستا جان لە بواری قورئان خوێندن کەی دەستان کرد بە خوێندنی قورئان و تیلاوەت و مەرحەلەکانی سەرەتایی قورئان خوێندنتان لەکوێ دەست پێ کرد و چۆن دەستان پێ کرد؟ ئەمن شکر بۆخوا چۆن هەر لە سەرەتاییەوە لە ناو خانەوادەیەکی مەزهەبیە بووم طبعاً لە مانگەلی مبارەکی ڕەمەزانە گوێم لە دەنگ و زەمزەمەی باوکم بوو کە بەر لە نان خواردنی پاشە و بە ئەستڵاح هەڵ ئەساین و تماشامانە کرد چۆن لە ئەیامی توفولیەتەوە زۆر سەرنجڕاکێشەر بوو بووم کە سەوتی باوکم زۆر خۆش بوو کە قورئانی ئەخواند ئێمەش بە ئەستڵاح کونجکاو بووین کە قورئان بخوێنین هەر لە ئەیامی منداڵیمەوە یانی تقریباً 7 ساڵیمەوە شروعم کرد بە خوێندنی قورئان یەواش یەواش بالطبع کە ئینسان ڕووی باز ئەوێت چۆن باوکم خەلیفەیە تەکیەی هەیە و خانەقامان هەیە لەوێ و شروعمان کرد هەر لە تەکیە و خانەقا لەوە دوای ڕۆشتین ناو مزگەوت جەمعیەتێکی زۆر خەڵکێکی زۆر لە ئاوای خۆمان بەهۆی قورئان خوێندنەکە و تەشویقمیانە کردەوە هەر ئەم تەشویق و تەرغیبە بوو بەعیسەوەی کە عەلاقە نیشان بم و حسێک لە وجودما بە وجود بێ کە تەرغیب و تەشویقم کە بەرەو ئەم ڕێگا شکر بۆ ئەوخوا لەوە دووە ڕۆشتمە خزمەتی خاڵۆی خۆم جەنابی مامۆستا مەنوچێهرەی گرامیانەی لەوێ سطوحی مختلفی تەجویدم تەواو کرد ئەمجا ئێزن و ئیجازەی ئەوەم پەیا کرد لە مزگەوتی گەورەی شاری سنە لەوێ تەلاوەتکەم لە خزمەتی ئەساتیدی گەورە الحەمدولله لەوێش تەلاوەتێکی موفەق و بەرنامەیەکی زۆر باشمان ئەجرا کرد هەر لەوێ و تر یەواش یەواش ڕۆشتینە ناو سەحنی مسابقات یعنی ئێزنی ئەوەیان دا پێمان کە بڕووینە ناو سەحنی مسابقات و کێبەرکیەکان. بەڵێ سەرەتا کە دەست بە قورئان خوێندن کرد ناو خەڵک و بە دەنگ و بە ئاوازەوە کەی دەست بە قورئان خوێندن کرد؟
هەر لە حوساڵی و هەر لە هەر لە تەمەنی حوساڵی و بەڵێ هەر لە تەمەنی حوساڵی و عرضم کرد لەناو تەکیە و خانەقای خۆمانە ئەو موردی منسوبینە لە تەشویقیان ئەگەر ئەمجار ئەگەر هەڵم نەکرد بێت چون بەحسی زوو ئەەکەم فاتحە خۆنی بوو یعنی تعزیە بوو لەوێ کە تەلاوەتم کرد خەڵکەکە زۆر پێیان خۆش بوو تێگەی چاردەکەم یعنی خەڵکەکەی لای خۆم یان باوەڕ ئەوەم ناکرد کە ئەو خەڵکە ئەو جەماعەتە ئاوا پێشوازی بکەن ئاوا حەزی پێ بکەن کە ڕۆڵەی خۆیان منداڵی خۆیان لە ئاوایی خۆیان لە گوندی خۆیانە ئاوا هەڵکەوێت و تەلاوەتی قورئان بکە کە هەر هەمووی ئەمانە هەڵەگەڕێتەوە بۆ فەزڵ و گەورەیە کە خواوەندی تەبارەک و تەعالا منەتی میان سەر من وە شکر بۆ ئەو خوا ئەکەم کە لە تەواوی تەمەنی ژیانمە لطفی خوا بەرەکەتی خواوە لە شۆن ئەو لە پاش لطفی خوا همەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم و بەرەکەتی قورئان و لە شۆن ئەوان همەتی ئەولیا ڕێگەیان بۆ من مساعد کرد یعنی جۆرێ بوو کە بە هەر ڕێگەیەکە کە ئەڕۆیشتم لە بواری قورئانیەوە شکر بخوا زۆر ئاسایی و سەهل بوو یعنی قەت کێشەیتیان نەبوو بوو الحەمدولله مامۆستا جان ئەو شوێنت بۆ بەبیرە لە یادتە کە سەرەتا دەست بە قورئان خوێندن کرد لە فاتحە خوێندنەکەی کە هەر لە مزگەوتی خۆمان بوو هەر لە مزگەوتی گوندی خۆمان بوو ئەی لە کوێن دەری قورئان دەست پێ کە کوێن دەرت خوێند هینەکە قسە ڕسوورەکان عەبدولباسط من چۆن طبعا لە ئاواییمانە زبطێکم هەبوو واکمەن لەم بوچکەلەکان کە نەوار و شریتی ئەخوار باوکم کە ئەڕۆژت هەرجارێ بۆ ناوشار دوودانە باتری بۆم ئەهاوردەوە ئەم قسە ناوە منش قسە ڕسوورەکانی عەبدولباستم بوو بەس یەک شریتم هەبوو قسە ڕسوورەکانی عەبدولباستم هەبوو کە لای حیوانەکانمانە و بە ئەسڵامە ڕووماڵەتانمانە بووم ڕۆژانە لە ئەیامی مناڵیمەوە کاتێک کە مۆڵیانم ئەدا چێوە دەستیەکەی خۆمیانێ ئەو دارەی کە بەدەستمەوە بوو دەمچەقانە زەویەکە وام ئەزانی ئەمە میکرۆفۆنە بۆ من تەواوی حتا چاوم کاری کردای تەواوی دار و درەختەلەی کە بە دەورمە بوو وام ئەزانی تەواوی ئەمانە مرۆڤن و گوێن لە قورئانی منە تێگەی چاڕ دەکەم یعنی کاتێک کە هاتمەوە سەحنی قورئان قەت ترس و ئسترسی ئەوەم نەبوو کە مردم خەڵک خەریکن گوێبیستی تەلاوەتی منە من چۆن پێشتر من تەمرینی خۆم کردبوو لە خەیاڵ و لە تەسەووری خۆماوا بوو کە هەمووی ئەم دار و بەردانە مستەمیعن گوێ لە قورئانی منەگرن هەر ئەوە طبعا هەر ئەوە بووە باعیسەوەی کە تەمرینەکانی من زۆر ئاسایی و زۆر ڕەحەتەوە ببێتەوە ئێستا ئەو شوێنەمان بۆ خوێنی کە حەز دەکەی لە بیدایەتەوە دەست پێ کردووە خوێندنتوە هینی ئەو کاتانە ئێستا بیخوێنین بەسەرچاو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها والأرض وما طحاها ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها صدق الله العظيم
ماشاء الله صلى الله عليه وسلم. خی گەورە ئەو دەنگەت هەر ئەوە بە خۆشی بە جۆشی برێتەوە ئینشاءالله. مامۆستا جان دواتر ئەو قۆناغانەی سەرەتا لە گوندەوە دەستان پێکرد و قورئان خوێندن هێدی هاتن ناوشار چۆن بەو ئاواز و بەو سەدایە خوێندت ئایا لە ڕێگەی مامۆستاوە دەست بە خوێندنەوە کرد وەکو ئاواز و سەداوە یان ئەوە تا هەر بە گوێگرتن دەست پێ کرد؟ والله نەخێر قەت مامۆستام نەبوو لە بواری سەوت و لەحنە یعنی نە ئەوەی کە هەر نەبێ لە شارمانە بەس خۆم ناڕوا مەلایەن یعنی ئەو شتێکە بە تەنهایی بە تەنیایی تێئەگەیشتم و فەهمم ئەکرد قەت لە لای مامۆستایکەوە فێر نەعبووم بەس لە بواری سەوت و لەحنەوە نا من فقط گوێم کردووە لە قورئان یعنی قاریەکە چی خوێندووە ئەمنیش ئەوەم موو بە موو تکرارەوە ئەکردەوە تێگەی چاردەم کۆپی ئەوەم تکرار ئەکردەوە لەمە دووە لە نەسیحەتیل و لە پند و ئامۆژگاریل مامۆستایانی سەوت و لەحن با تەسیرم کردووە بەس بە عنوانی ئەوەی کە تەلەموزم بێ و شاگردیم کردێن نا مامۆستایەکم نەبووە. مامۆستا جان لە ڕووی مەقامات وەکو دەرس خوێندن دەرست خوێندووە دواتر کە مەسەلەن خۆت دەنگ و خۆش و سەداوانە و تەقلیدکردنەوە ڕێگایکی تایبەت بە خۆت دۆزیوەتەوە یان ئەوەتە هەر لە سەر زمنی تەقلیدەکەوە بەو شێوێ هاتی؟ والله طبعا مصاحبەیەک هەبوو چەند ساڵ پێش دەست منی کرد لەو مصاحبە شەیخی نەمر جنابی مامۆستا شێخ عەبدولباسط محەممەد عەبدولسەمەد وتارێکی وت ئەو وتارە زۆر لەبان منەوە تەسیری دانیا چی بوو؟ گوتی کە عمری مقلد یعنی ئەو کەسێک کە تەقلید ئەکات زۆر کۆتایە یعنی کەسێک ئێستا کە تەقلید بکات لەوانە سێ ساڵێ دوانسیانەوە ئللا شەق القەمەر کە یعنی نەهایەتی تەلاشی بکە 5 ساڵ لە 10 ساڵ دەوامی هەیە لەو تو ئیتر ناتوانێت طبعا پیری ئاڵوگۆڕی ڕۆژگار ئێسڵا نەخۆشیە ئەمانە هەر هەمووی لەبان سەوت و تەسیر دانێ بەس ئەفەرمووی ماوەی کە تەقلیدت کرد لەو بە دوایتر ئەبێ خۆت ئێبداع بکەیت خۆت شتێکی نەو شتێکی تازە یعنی ببی بە صاحبی سەبک ئێستا من ناڵم صاحب سەبکم بەڵام یەکەم جار کەش ئارزگەم لە خزمەتە بە سەوتی خۆم ئەخوێنم یعنی ئەوەی کە سەرفەن تەقلیدی شەیخی نەمر بێن نەخێر بەس چینشی مەقامەکان دابەزینی مەقامەکان هەمووی ئەمانە غاڵبەن وەکو جنابی وەکو مەقامەکانی حەزەتی شێخ عەبدولباسط محەممەد عەبدولسەمەدە بەس بە سەوتی خۆم و هێندێک جار بوو ئاڵۆگۆڕی لێکم تیا کردووە مەسەلەن لە تەلاوەتەلی مەجلیسی جنابی شێخ عەبدولباسط محەممەد عەبدولسەمەدە ئەبینی کە قەد لە مەقامی نەهاوەند یا زۆر کەم لە مەقامی سێگا لەمانە ئیسفادەی کردووە ئەمن زۆر جار ئەیتێرمە ناوی ئەمە خۆی ئیبداعاتێکە خۆی نەوئاوەری چلێکی تازەیە نە ئێستا ئیتر تەقلید ناکەم ئێستا بە سەوتی خۆم ئەخوێنم. مامۆستا جان دیارە لە زۆربەی زۆری ئەو دەنگانەی کە ئیسفادە دەکەی هەندێک دەنگ وەکو ئەو مەقاماتی میسری دەخوێنێت کە شێخ عەبدولباسط خوێنێتی تۆ بە مەقاماتی تەنیا وەکو مسرەکان دەخوێنی یانەوەتە بە شێوەی حیجازی دەخوێنی کە بە ڕیتمی خێرایە و بە تەرتیل دەخوێنن وەکو بۆ نمونە لە حەڕەمێن و لە شوێنەکانی تریان لە تەراویح و لە نوێژەکان بۆ شێوە دەخوێنن؟ مانگێلی مبارەکی ڕەمەزان هەر هەموو تەلاوەتێک کە ئەکرێت ئێستا لە گوندی خۆمانەکە ئێستا زۆر گەورە بوو ئێستا قوڵیان کاتێک کە بنداڵ بووم شاید ئارسکەم لە خزمەتی جەنابتە 56 خانوو بووە ئێستا حدودی 2000 خانووە مانگێلی مبارەکی ڕەمەزان کە ئیمامەت ئەکەین هەم لەوێ و هەم لە ناو مزگەوتەکانی ناو شارە بە شێوەی تەرتیل تەلاوەت ئەکەین بەس تەلاوەتی مەجلیسی مختصی مەحافل و حەفەلاتی قورئانیە بەڵێ ئێمە تەرتیلی شێوەی تەرتیلیش ئەخوێنین لە ختمی قورئانەکانە ئەوانەیەکەوە بیشتر زۆربەی لە مانگی مبارەکی ڕەمەزانە هەیە بە شێوەی تەرتیلیش قورئان ئەخوێنین. دەتوانی هەند شوێنێکمان بۆ خوێنی بە شێوەی تەرتیل کە لە نوێژ و لە تەراویحەکانە دەخوێنی؟ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين
إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين صدق الله العظيم. ما شاء الله. مامۆستا جان ماشەڵڵا دەنگێکی زۆر ناوازە و خۆشت هەیە. هەوڵت نەداوە کە تۆ دەنگت بۆ شێوەی خۆشە و قوتابیت هەبێ و دەرس و دیراست هەبێ خەڵکی تریش فێرە ئەو شێوازە قورآن خوێندن و بەو شێوە جوانە قورآن بخوێنن؟ با برام ئێستا هەروەکو پێشتر عرضم کرد من لە مؤسساتی قورآنیە لە شاری سنا لەوێ تەلەبەم هەیە، هەروەها لە مزگەوتەکە لە چەند مزگەوتی خاصە لە تەکیە و خانەقاکانە و هەروەها لە ماڵی خۆشمانە. ئێستا تەلەبەی وام هەیە یێت لە ماڵە و شێوەیە خصوصی لەگەڵ یا کار ئەەکەم و الحەمدولله تەلەبەی باشم هەیە، چاکم هەیە لەوێ. الحەمدولله، خوای گەورە موفق بکەی ئینشا الله. مامۆستا جان بەنسبەت مەقامات قورآن کە دەخوێندرێ ینی هەمووی لەسەر یەک ڕتم و شێواز ناخوێندرێ. مەسەڵەن هەندێک شوێن باسی عەزاب دەکا بە مەقامێک دەخوێندرێ، هەندێک شوێن باسی خۆشی فەڕەحی بەهەشت دەکا بە مەقامێکە، یان ئەوە تا هەندێک شوێن پێویستی بە حوزن هەیە، هەندێک شوێن فەڕەحە. تۆ لە کاتی قورآن خوێندنەوە ئەو مەقاماتانە چۆن دەگۆڕی، چۆن لە مەقامێک دەچێ مەقامێشتر؟ عەرزی ئەو برامەکەم سەرەتایی بە ئەمە عەرزکەم لە خزمەتتا کە قورآن وەکو فسوولی ساڵ وایە. ئێستا فەسڵی بەهارە، فەسڵی خۆشیە، باشە ئەبێ خۆشی تیا بکرێت، ئەبێ سەماعی تیا بکرێت، ئەبێ زەوق و هەستی خۆت نسبەت بەو فەسڵە، چۆن فەسڵێکی جوانە گوڵێل و گیا و دار و ئەمانە هەر هەمووی تازە ئەبێتەوە، بەس شادیە، خۆشیە. وایە ئاياتێکمان هەست لە قورآنە بەحسی شادیەکە، وەکوچی وەکو تەوسیفی بەهەشت، وەکو نەعەماتێکە لە بەهەشتا هەیە، وەکو ئەو گەورەیەی کە خوا نسبەت بە دەرحەقی بەهەشتیەکان ئەنجامیە. تەبعا نابێ مەقامی ئیستیفادە بکرێت کە حوزنی تیا بێت. تێگەی چارزەکەم چۆن لەوێ بەحسی خۆشیەکە ئەبێ مەقامێک ئیستیفادە بکرێ وەکو چی؟ وەکو مەقامی ڕەست، وەکو مەقامی سێگا نەهاوەند، وەکو مەقامی عەجەم. ئەمانە زۆر تایبەتیە بە هینەوە. وەختی وایشمان هەیە لە قورآنە بەحسی تەوحیدەکە، تێگەیشتی کە بەحسی تەوحیدەکە زۆر بێ ئەوانێکەوە ئاياتێک کە بەحسی تەوحید و خواپەرستی و تەقوا و ڕووبەخواین بوونەکە ئەبێ مەقامی بۆ دابەش بکرێت کە پێ بخوا، بە معنیەکە بخوا. ئەمجار مەقامی بەیاد بۆ ئەوە باشە، مەقامی حجاز بۆ ئەوە چاکە، ئەمجار مەقامی نەهاوەند بۆ ئەوە چاکە. شوێنی بۆ دیکەمان هەیە لە قورآن بەحسی عەزابەکە، پەنا بەخوا بەحسی جەهەنەمەکە، پەنا بەخوا بەحسی عەزابەکانەکە. ئینجا لەوێ نابێت مەقامێ بەکار بهێنی کە مەقامەکە شاد بێت، ئەبێ مەقامێ بێت کە ئەو ئاه و نەدامەت و حوزن و ناڕەحەتیەکەوە بەحسی سەختیەکەوە هەست لە جەهەنەمە، ئەوە بە مستەمع انتقال بدرێ، وەکو چی؟ وەکو مەقامی سەبا، یعنی وەکو مەقامی حیجاز. ئەمانە تەبعاً ئەبێ قاریە قورآن خوێن بەر لە هەموو شتێک تەفسیری قورآن بزانێت، یعنی معنیە دقە بە دقەی ئەو ئاياتێک کە گەڕێکێت تلاوەتیکە بزانێت، بۆ ئەوەی کە مطابقەتی بات ئەو لەحنە لەگەڵ ئەو ئایا. بۆ ئەوەیە کە عەرزەکەم ئەبێ قاری قورآن حتمما تەفسیری قورآن بزانێت. مامۆستا ئێستا هەند شوێنێکمان بۆ بخوێنە بە مەقامی سەبابی یان هەر مەقامێک تۆ خۆت حەز لێتی بە دەنگە بە سۆزەکەی جەنابەت؟ بەسەر چاو. بسم الله الرحمن الرحيم كل نفس بما كسبت رهينة إلا أصحاب اليمين في جنات يتساءلون عن المجرمين
ما سلككم في سقر قالوا لم نك من المصلين ولم نك نطعم المسكين وكنا نخوض مع الخائضين وكنا نكذب بيوم الدين حتى أتانا اليقين. صدق الله العظيم. بارك الله فيك. أمشي لك بحثي برسياري بله مشتك أجر سرنج رابك يشين بوي كل نفس بما كسبت رهينة. يعني إخوة كاري خوي يكسر أكعته تواوي نفسك كان هلا مرهوني عملي خويا إلا أصحاب اليمين إلا أوانيك دستي راس أصحابي دستي راسين. طبعا أوانيك وأصحابي دستي راسين في جنات هن لنا بهشتكانا هن لنا نازو نعمته هن لنا خوشية يتساءلون عن المجرمين. لا أوانيك وأبناء كارن لوانيك وخطا كارن لوانيك وعسيان بارن لوانيك ومجرم ما سلككم في سقر شي وبعي سوي أو يكفنا نو آقر إنجا أوان بندامته بآهو بفغانو بقريانو بشيمانيو ألين قالوا لم نكن من المصلين. أي هوار أي ما لو أنا نبوين كان يجمعنا أخوان لو أنا نبوين كان يجمعنا أخوان ولم نكن نطعم المسكين لو أنا نبوين كطعام مسكين ما ندع. طبعا يعني أجر بيتشواني أما كسي كان يجبخني طعام مسكين با وكنا نخوض مع الخائضين لقل أواني بوين كواقا مقالطة له لعب يعني كر كواتا يعني زنابت ببستوية في ويستا أو شويني قرآن كده خويندري بالطواوي بقول زي لقوي باللحنكا نحنكا تطبيق بدري لقل لحنكا بله إيه صبابه هو شاكا راست صبابه هو شاكا وكنا نخوض مع الخائضين يعني أو هستيك أهلي جهنم هيان الأجوابي أو برسياريك بهشتيكان اللي أنا برسن ما سلقكم في صغر أمان بيان بلن أي هاوار أي ملا وانا نبوين كأي وكرتان كواتا يعني أو كسي كجول القرآن كذا قريب يعني ببيع أو تفسير له بكري بجوري أو كجول القرآن كذا قريب زين تفسير كيسي بوشيا زي ما طبعا أبي قاري قرآن شون جستك خاصي هبي لحين تلاوة قرآنه من أوام قبولني كقرآن خين لحيني قرآن بزي بيكنين بيت ليبيا طبعا جستك بيت كنا ما عندي خوايا يعني قرآنك شخصك وتاركاني خوا خريقة بيانك تيجي شارزكم أمجر قرآن خينك أداء أتوار دربيري بميكروفون كاية بكات يعني بملا وبولا بكات يعني تمركزي نبي لسر خوانك هو زور باشنية زور شاكنية أبي أو جستي قرآن خواندنا أو حديثي بيغمبر صلى الله عليه وسلم كأفرمون قرآن خوين يا أبي بكا بقريانو يا أبي خوي بقريت يا أجر هيج كامل ما نيبون كرا وكو كسي كأجري وابي شون قرآن بحزن نازل بوا. ما مسجان ديار ليرة لمناسبات كردستان وبعراقي شوا لمناسبات قرآن خويندن بونمونا لكاتي ججنا كان مقامك هي كبيد خوينو تكبيراتي لقد كان لاي ايوا لججنان او قرآن خويندنا هي كبخويندري بو شوازا بله لا اي ما هي هر بو مقامه دخوين مقامش تايبتها يعني والله من خوم هر بوشي وك قرآن اخوينم هر بو جوره زور بي هر بو جوره بلام خلقي دي كمان هي قرآن خويني دي كمان هي وكو قرآن خويني لا اي واسه مقامي عراقي او بياده اكاو زور مردميش استقبالي اللي هو كان يعني وكو مقاماتي عراقي دخوين بتايبت لججنا وكو مقاماتي عراقي خوين لججنا كان
مامۆستا گیان لە قورئان خوێنە نێودەوڵەتیەکان جگە لە شێخ عەبدوڵڵاه عەبدولسەمەد کە زۆر جەنابەت کاریگەر بووی لە بیدایەتەوە بەوی گوێ لە چ قارئێکی تری قورئان دەگری و حەزت لێیە گوێی لێ بگری و هەندێک جار تەقلیدی بکەیتەوە؟ تەواوی قورئان خوێنەکان وەکو گوڵوان، یعنی هەر گوڵێک بۆی تایبەتی خۆی هەیە. قورئان خوێنیش وایە، قورئان خوێنەکانی دیکە یعنی ئەگەر لە سەبکی عێراقی تۆشاکەی گوێ بگری لە دەنگی مامۆستا وەلید ئیبراهیم یەکەی چارزەکەم، یعنی سەوتێکی خالص و فوق العادە جەذابە لە سەبکی عێراق. لە دیکەی سەبکەکانە کە ئەوەی مسریەکان ئەخوێنن ئەتوانم گوێ ئەگرم لە دەنگی مامۆستا مستەفا ئیسماعیل، مامۆستا محەممەد صدیق منشاوی، مامۆستا شەحات ئەنوەر، ئەمانە دەنگیان لێ ئەگرم گویان لێ ئەگرم، خۆم زۆر علاقەم هەیە پێیان. تایبەت مامۆستا صدیق منشاوی زۆر قورئانێکی ئەسڵەن بە حوزنەوە خوێنێ، حوزنێکی جیاواز هە لە سەوتی مامۆستا محەممەد صدیق منشاوی ڕەحمەت الله. مامۆستا گیان شوێنێکی منشاوی حەز لێ بخوێنێ؟ من مقلدی منشاوی نیم، ئەگەر بمەوێ تەقلیدی منشاوی بکەم چۆن مقلدی نیم پێم خۆشە منشاوی هەر بۆ خۆی منشاوی بێت، حەز لێیە تەقلیدی بکەیت. ئەنجا با من تەقلیدی ئەو نەکەم، تێگەی چارەکەم چۆن فقط پێم خۆشە گویان لێ ڕابگرم، یعنی مامۆستا مستەفا ئیسماعیل پێم فقط گوێ لێ ئەگرم، یعنی بۆ خۆشی خۆم بۆ ئیشباعی ضەمیری خۆم بەس فقط گویان لێ ڕاگرم. لە قورئان خوێنە نێودەوڵەتیەکان ئەوانی کە خەڵکی ئێرانن زیاتر گوێت لە چێ ڕاگرتووە یان ئەوتە ویستوتە تەقلیدی بکەیتەوە یان دۆستایەتی و برادرایەتی لەگەڵ چێ هەیە کە پێکەوە مەسەڵەن قورئان بخوێنن؟ وەڵی من زۆربەی گوێم ڕاگردیە بۆیان، یعنی ئەوەی کە تەقلید لەوانەوە بکەم نە، چۆن هێندێک جار هەیە قورئان خوێنە ئێرانیەکانیش خۆیان مقلدن تێگەی چارزەکان، بەڵام بە عنوانی ئەوەی کە بڵین دۆسایەتیم هەیەتێکیانە جنابی ئوستاد مامۆستا محەممەد جەوادە، جنابی ئوستاد کەریم مەنسووریە، جنابی ئوستاد ئەبولقاسمیە، ئەمانە جنابی ئوستاد شاهمیوە و جنابی ئوستاد موسەوی بەلەدە، ئەمانە تێکیانە دۆسایەتی بێسڵا پەیوەندیمان هەیە جار و بار بەیەکەوە. حەز لێ شوێنێشتری قورئان بخوێنی ئەگەر بە دەنجی خۆت بە ئەوەی خۆت حەز لێ هەندێکمان بۆ خوێنی؟ بۆ ئەوەی کە سەری ساڵە بەحسی خۆشیە، ئەوەی کە طبعاً شەویش ئێمە مەحفلی قورئانیمان بوو، ئەو خەڵکە هەر هەمووی مشتاق بە قورئان بوون، ئەو خەڵکە هەر هەموویان عاشق قورئان بوون و بینیمان کە چۆن سەری ساڵی خۆیان بە قورئانەوە دەست پێ کرد و ئینشاء الله وەسەت و ئاخریشی هەر بە قورئان تەواو بێت. زۆر مهمە کە تەواوی ژیانی مرۆڤ ئێمە و ئێوە و تەواوی ئەو مەردمە بە قورئان دەست پێ بکا و بە قورئانیش خاتمە بێ. ئینشاءالله چەند ئایەتێک لە قورئان ئەخوێنینەوە لە خزمەتتانە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. سنة من قد أرسلنا قبلك من رسلنا ولا تجد لسنتنا تحويلا. أقم الصلاة لدلوك الشمس إلى غسق الليل وقرآن الفجر إن قرآن الفجر كان مشهودا. ومن الليل فتهجد به
نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا وقل رب أدخلني مدخل صدق وأخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا وقل جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا صدق الله العظيم اللهم صل على ما شاء الله خی گەورە موفق و سلامت سلامت بێ ئینشاء الله إن شاء الله عاقبتان خير بێ بەڕاستی کاتێک کە قورئانی دەخوێنی یعنی هەز بە لەزەتی قورئان دەکرێ بەڕاستی خی گەورە ئەو دەنگت هەروە بە خۆشی بهێڵێ ئینشاء الله سلامت بن یاخوا مامۆستا گیان جەنابەت بۆ دەرەوەی ئێران بەشداری پێشبڕکێ مسابقاتی قورئانی کردووە یان ئەوەتە لە ناو ئێران سەفەرت کردووە بۆ شارەکانی تر کە مسابقی قورئانی تیلاوە خوێندنەوە بکرێ لە ناوی ئێرانە زۆربەی شارەکانی ئێران گەڕاوم بەبوونی بەهۆی قورئان خوێندنەوە مسابقەی ڕووک و پێشتر ئارستم کرد سێ جار مەقامی ئەوڵی ئێرانم هەیە کولی ئێران سێ جار مەقامی ئەوڵم هەیە ماشاء الله بەس بۆ دەرەوەی لە ئێران کوردستانی خۆمانی خارج بۆ شوێنی دیکە نەچووم یعنی نەک بەو عنوانێک کە پێم خۆش نەبێ بچم داوەتیش کراوم بەڵامی تر هێندێک چت هەیە کە ناکرا من بڕۆم هێندێ مشکلت ئەهاتە بەرەو کە سەد ئەبوو نێتڵی من بڕۆم اینجا لەخوا ئەوە دەخوازم کە ئەو سەددا ئەو مانەعە نەمێنێت ئینشاء الله پێم خۆشە شوێنێ لێ وڵاتە لێ دیکەش بڕۆم یەکەم جارتە بێ کوردستان بۆ کوردستان نەخێر زۆر هاتووم بەڵێ بۆ کوردستان لەوانەسەی زۆربەی لە شارەکانی کوردستان گەڕاوێتم کوردستانی بۆ مەحافلی قورئان خوێندن و بۆ شێوازان بەڵێ دیارە دوێنێ شەو ئێوە لەگەڵ کۆمەڵە قورئان خوێنی تر قورئان خوێنتان هەبوو لە مزگەوتی ئاوتون لە شاری هەولێر چۆن هەستی خۆت دەردەبڕی بەرامبەر ئەو خەڵکە زۆری کە ئامادە بوو گوێبیستی قورئان خوێندنی جەنابتان زۆر جوان بوو يعني بدون إغراق عم عرسكم ما مستيقظ شويز كرد بتايبتي كرد لتولي تاريخها نشاني دابع عالم بتواوي عالم كقرآن ما نخوشوي أما من تبعي قرآني هيج قومي تر بيرو رايمن هيج قومي ترني وكو كرد عاشقي قرآن بيت يعني بمحزة بانك أكريه بو حفليكي قرآني بو برنامجي قرآني أبيني تواوي أو جمعيك أمشول غالبي أو جمعيك أمشول لمزقوتي آلتوناون همو جوان بو همو جوان الشباب يليك بون كعاشق بقرآن بون طبعا كعاشق بقرآن أم مجدي شبوانا بدريه قرآنش عاشقي أوانا يعني تو دست بقرآن وبقري قرآنش دستو أقري
بەرنامەکەی ئەم شەو بەرنامێکی تایبەتی بوو بەڕاستی خەریکم عرض دەکەم بەرنامێکی زۆر خۆش حەفلێکی پڕبەرەکەت حەفلێکی سەراسەر معنەویەت یعنی زۆر تایبەتی بوو زۆر من بۆ یەکەم جارەکە دیێمە هەولێر گومان و زەنم نەئەکرد نەئەبرد کە مردم مرۆڤ خەڵک ئاوە مشتاق بە قورئان بەڵام شکر بخوا الحەمدولله تومەئنینەی قەلبیم حاصل کرد کە مردمی هەولێر وەکو دیکەی مردمەکانی شاری کوردستان چە کوردستانی ئێران چە کوردستانی عێراق عاشق بە قورئان الحەمدولله الحەمدولله مامۆستا گیان دیارە درفەتمان کەمماوە حەزمان لێ بوو زیاتر لە خزمەت جەنابەتین زیاتر گوێ لە قورئان بگرین بەڵام کاتەکەمان بەرەو کۆتایی دەڕوا لەبەرەوە حەزمان لێ هەندێک چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزمان بخوێنی بۆ ئەوی دواتر کۆتایی بە بەرنامەکە بهێنین بەسەر چاوە انشاءالله تەلاوەتان بکەم چۆن حەز لێیە بۆ شێوەی بخوێنی باشە تەرتیلتان بۆ خوێنم بە هینی تیابێت تەنەوعی تیابێت أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا صدق الله العظيم بارك الله ما شاء الله إن شاء الله خواهی گەورە موفق و سەرکەوتکە إن شاء الله سلامت بنی یا خوا زۆر خۆشحاڵ بووین بە دیداری جەنابتان سەرڕایەوەی کە جەنابتان هیلاک و ماندوو بوون بەڵام دەرفەتی ئەوەتان پێداین کە ئەو دیدارە لەگە جەنابت ساز بکەین خواهی گەورە موفق و سەرکەوتکە إن شاء الله هەروەها ئێوە و تەواوی بینەران و بیسەرانی ئەم بەرنامە زۆر سپاس دەکەین سپاستان دەکەم خۆشەویستان دیارە حەزمان دەکرد زیاتر لەگەڵ مامۆستا بدوێن و گەنگەشەی ئەو بابەتانە بکەین کە دەربارەی قورئانە بەڵام کاتەکەمان هەرەوەدە دەرفەتماندا لە کۆتاییدا زۆر سپاسی هوتێل سیڤەر دەکەین کە ئەو دەرفەتان بۆ ڕەخساندین کە دوو بەرنامە تۆمار بکەین زۆر سپاسی ستافەکە و بەڕێوەبەری هوتێل دەکەین واروەها زۆر سپاسی مامۆستایانی بەڕێز دەکەین کە دەرفەتیان بەمێ بەخشی خۆشەویستان لێردا دێنە کۆتایی ئەم بەرنامەیە تا دیدار بەخوای گەورەتان سپێرین خوای گەورە ئاگاداری هەموو لایەک بێ والسلام عەلەیکوم ورحمة الله وبركاته